یەکێ لەو کارانەی کەوا مرۆڤ بە خێرایی پاداشتەکەی لەلایەن خودای گەورە وەردەگرێت ئەویش لەسەر کارێکە ئەنجامدانی پەیوەندی خزمەتیە. مرۆڤ کاتێککە پەیوەندی خزمەتی جێبەجێ دەکات لە ڕووی دەرونیەوە هەست بە ئارامی و ئاسوودەیی دەکات. بە سەرکەوتنی خزمەکانت دەبێت تۆ دڵخۆش بی، بە سەرفرازی خزمەکانت دەبێت تۆ سەرفراز بی، دەبێت لە خۆشی و ناخۆشی لەگەڵیاندابی. سڵاوتان لێبێ بیسەرانی عزیز و خۆشەویست، من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەمەوە. ئەمڕۆ باسی پەیوەندی خزمەتی دەکەین. جاران دیوەخانێکی سادە هەبوو، تێیدا خزمەکان کۆ دەبوونەوە، سەردانی یەکدریان دەکرد، لە حاڵ و ئەحواڵی یەکدریان دەپرسی، لەگەڵ یەکتری زۆر باش بوون، هاتوچۆکان گەرم و گوڕ بوون. بەڵام ئایا ئێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان وەکو جاران بەهێزن؟ بۆچی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ئێستادا لاواز بووە؟ چێ بەرپرسە لە کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان؟ بۆچی ئێستا خەڵک وەکو جاران سەردانی یەکتری ناکات؟ هۆکارەکانی چین؟ ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن. سەرنج و تێڕوانینی بەشی لە وڵاتیانی شاری هەولێرتان بۆ دەگوازمەوە، لەگەڵمانە بن. سڵاو لێبێ. سڵاو توش قوربان. دەپرسم لە ئێستادا پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆن دەبینی؟ ئایا بەهێزە یان کاڵبوونەوەی پێوە دیارە؟ وەڵای بەداخەوە زۆر کاڵ بوویتەوە. هۆکاری ئەوەش بەڕاستی دەگەڕێتەوە زیاتر لەو تەکنەلۆژیا. چونکە چەند تەکنەلۆژیا بەرەو پێش بچی ئەوەندەش ینی پەیوەندی کۆمەڵایەتیەکان کەم دەبتەوە. لەبەرچی خۆ دەڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئەوەیە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێز بێت. ئێستا خۆی جاران ئەوەی کە باب و باپیرانمە ینی کە باز دەکەن دەیانگۆ کە جاران مەسەلەن خەڵک ئەوەندە هەبوونیش نەبوو مەسەلەن. یعنی هاتوچوو یەک دیار هەبوو داگو مەقسەد کە لە گوندە چیلانەیە یەک سیارە هەبا، یعنی لە هەمە کاتشتا هاتوچوو لەگە یەکدی بەردەوام هەبوو. ئێستا دەڵێن دیوەخانەکان ڕازاون، بەڵام میێوانی کمە. ڕاستە وەڵا. یعنی ئێستا زۆر جارێ مەسەلەن دەکە دەچێ میێوانداری و چە مەسەلەن ماری براتە هەر کەسەکت بی. یعنی کە دەچی ئەوەندەی خەریکی مۆبایل و ئەنتەرنێتەکەیە خەریکی وای نییە کە دابنیشی دوو قسە لەگەتوو بکە. یعنی لە زیاتی ئەوەی گفتوگویەک بکەن لەگەڵ یەکتی قسە بگۆڕنەوە خەریکیەوەیە سەیری موبایلەکەی دەکات. ئارەوەڵا ئەو دیوەخانە کڕ و بێدەنگە لەبەرەوەی هەموو خەریکی مۆبایلە. باشە لە ڕووی دەرونیەوە چەندێک ئینسان گەر پەیوەندی کۆمەڵایەتی لاواز بێ کاریگەری لەسەر بەجێ دێڵێ، یعنی کاریگەری خراپ ئەو کەسەیە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی لاواز بێت. طبعاً کاریگەری گەلێک زۆرە چونکە وەکە لە حەدیثیشدایە کە دەرێ لۆ ئەوەی دڵت خۆشبی سێلێ ڕەحم جێبەجێ بکە، یعنی تاقی بکەوە کە دەچێ ماڵە خزمەکەت کە دێوە درت زۆر خۆشترا. باشەوەکو خۆت پێم بڵێ وەکو گەنجێک چەندێک هاتوچۆی خزمانە دەکەی؟ وەڵا باشم الحەمدولیلا الحەمدولیلا باشم. یعنی ئەوەی کە لە توانام دابی چونکە زۆر زاریش ماستەر ئیش و کار و داوام و شت هەیە، بەس ئەوەش نابیتە ڕێگرکات و بە یەک جاری نەچی بای ئەوەی هەر مەجالێکت هەدەبی مەجالێک هەردەبیتن بچی. ئارەوەڵا پەیوەندیت باشە لەگەڵ خزمان؟ الحەمدولیلا تا ڕادەی باشە. ئەوەش بەدەستە ئینسانی نییان، بەس ئەتو مەسەڵەن چار وایە جارێک دوو جار دەچێت سەردانی خزمەکەت کە کابران نێتەوە شکە کیلۆ دروست دەبی، ئایا لەوانەی پێی خۆش نەبیت. خۆ ببوورە خۆبەردی دامەی نیە ئەو بێ ئەتوو بڕۆی ئەوانە بۆ هەنارێوەڵا ئارێوەڵا. یعنی دەکرێت بۆ ڕەنگە ئەو بۆی نەگونجێ ئەتوو سیارەت هەبی ئەو نەیبی لەوانەیە ئەو زروفەکەی وابیتن ها ئینسان عوزری لۆ بەرامبەرەکەی بین تۆ باشە. حتا جارێک دوو جار سێ جار دەکرێ، بەڵام ئەتوو کە هەتا دوو جاریش قەینا سێ جارێک چووی کە کابرا ناتۆ ماڵت، یعنی ئەوەیە مەقسەد دەوێت کاکەمێ ماڵم تۆ قسە شێ دەڵێ لەگە چاکان فەرزت چاکبی، بەڵام هوەرەوەی لەگەر خراپان چاک. ڕاستە خەمەجوا پێ دەرم جارێک دوو جار سێ جار ئەتوو کە هەلەگەری باش بووی ئەوش دەبی باش بی لەگەرت. مام حازی بەرچاوان بەخێربی. مام حازی ئێستا پەیوەندی خزمایەتی بە قوتەوەشی جاران ناوەڵا لەبەر چێ هالی هات لای نازەم زروفەکە گۆڕێ و ڕحمەکە کەم بۆشی جاران نمەیە و ڕحم کەم بووە. ئەلێ وەلا ڕحم کەم بووە. پێشتر خەرک کو هاتوو یەکدی دەکرد؟ وەڵا هەموو کەس هاتوێژی خزمی هاتوێژی دەکرد دائیمەن لە هەروکاریەک بوو هەروکاری دەکرد بە هەموو نەوە هەرکاری دەکرد ئەوەکە وە نییە. دیوەخانەکانی شەردەم گەرم و گوڕ بوون؟ دام گەرم و گوڕ بوون. ئەمە زەحمەتەکان هەوڵ دیوەخانی بوون دائیمەن دیوەخانە بووین. لە دیوەخانەدا ئەرێ وەڕدانیشتین حیوانان قسەیان دەکرد. گەورە قسەیان دەکرد من گوێ خۆم لێ ڕەدەگرت.
ئەدی ئێستاکە لۆها کاڵ بووە ولا زلوفك گۆڕێ نازانم معیشەتی ژیانە یان خەڵک پێڕناگا بەقورآن بڕق بە زەحمەت بووە ئەلۆ زەحمەت بوو جاران نییە جاران نیە زارا عالم بە نان و دوێشە ڕازی بوو عنۆکە بە شەی ڕازی نابی عالم جاران بە نان و دوێش ئەرێ بە نان و دوێشە ڕازی و پێشە عالم داگو فلان کەس چییە گو نان و دۆی هەیە معنی مەلیکە نان و دۆی هەبی ئەڵێ وە نییە باشە پێشتر خەرێک هاتووی خزمی دووریشی دەکرد ینی خزمی دووریشی هەر بە ئی خۆی دەزانی و دەیگۆ دەبیستی لێ ڕەحم جێبەجێ بکەی و ئەتوو ڕەحم لەو بێگانەش دەچوو نەک لەو خزمیش لۆ بێگانە لەو بێگانەش دەچوو بردی بە ڕەحم لەو دەچوو وەڵڵا ئەرێ وەڵڵا عالم بە ڕەحم بوو جاران نەبوو شەڕانۆکە نەبوو ئێستاکە خزمە نێزیکەکەش ناسەکەنی کم کەم زۆر بەکمی بەکەمی بەکمی یارێ وەڵڵا ئەزە کو وە بکەین ینی چی پێویستە خەڵەکە تاوەکو ئەو پەیوەندی دروست ببتەوە قورآنەکە دەست بیتەوە خۆشە بەس ڕۆژ بە ڕۆژەوە خراپتر دەبیتن باشتر نابی باشتر نا بەخوای بەم باشتر نابی چ دیانێ باشتر بی خەرگاوتە دریشی خۆش بوو هاندە چوو دیۆخانی خۆش بوو لە توی هەموو دینایتوە قورآنەکە هەموو دینایتوە بلێ توی هیچ نییە ئەرێ وەڵڵا نازەم لەوەی عالەمەکە وا دیاتەوە یعنی مام حاجی ئەگە خەڵک پەیوەندی خزمەتی جێبەجێ بکە دریشی خۆش دەبیتن ئێتەبان بچێک خزمێ خوات خزمێ خۆ بکەی خزمات و بکارێ وەڵا دڵ خۆشە بی کو ئەرێ وەڵا دڵ خۆشە بی ئەرێ وەڵا دڵ خۆشە بی دەپرسم ئێستا پەیوەندی کۆمەڵاتیەکان چۆن دەبینی ئایا پەیوەندیەکان بەهێزن لاواز بوونە لاواز بوونە لاواز بوونە بەێ ئەتو چ شتێک بە هۆکار دەزانی واللهی نازانم عالەمەکە بێڕەمیە و بێڕەمیێتەوە بێڕحمیە بەێ باشێک دەڵێن ئەوەیە پێڕناگەین ژیان وای لێ کردووە بە دوای کار و کەسابە دڕابکەین کەمتر ئەو مەجالەمان هەیە بای ئەوەندەی هەردە مەزال دەبی ئەگەر ڕۆم بابی بەێ کو شەوان دەتوانانی شەوان ڕۆژێ ئیشە و شەوان دەتوانانی لەگەر یەک دابنیشی و خزماتی سەرداری خزما بکەی و باش جاران کو بوو یانە توکەکە بە بیرت بێ کە دەچێت دیوەخانان کو بوو ینی گفتوگۆیەکان هەموو خزم و کەسات چوەیەکدی دەکرد قەرەبارە هەم لەگە خڕ دەبوونەوە دادنیشت قسەی خۆشیان دەکرد تا شەوەی درانک باشە پێ دوانیە بەشە چیشی دەگەڕێتەوە ئەوەی کە با بڵێن بەشێکی هەمووینە ئافرەتەکان کاتێک دەستنە ماڵ یەکدری ئیتر ئەوە لە پلاندا دەبی ئەوە لۆ های کردی و ماری وی ئەوها بوو ئیتر بە دوو ئایب و ئاری یەکتریش دەگەڕێن باب ئەوش دەبیتن بەرێ وەڵڵە باشە چی دیکەش پێ دوایە هۆکارە چی دیکە بە هۆکار دەزانی جگە لەوەی کە باست کرد ڕەنگە هۆکاری دیکەش هەبیتن واللهی ئەو کارێ بێ ڕۆمیە و تەواو هیچی دینیە سەلام عەلەیکوم چاوەخێوی زۆر سپاس بابزانم لە کەنجینەوە سەردانیت نەکردیا هاتوچوی خزمەتیت نەکردیان وڵی زاروەیە بە دوسێ مانگە ناسی زاروی وڵی برادەرەکەم لەگەدا بوو یانی گەیشتی خارێ خۆی نەیناسی و ها گوتی ئەو خارێ من بەخۆی خارەکە نەیناسی و هوشی میش بوو ها لە تەمەنیم بوو ئەرێ بەخۆی زۆر 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 باشە خەڵک پێشتر هاتوچووی زۆر بوو لەگەڵ یەکدری ئەدیکو ئەرێ وەڵا پێشتر ئافتەی دوسێ زاتۆکن یەکدی بێبێکدی ناهەواوە ئانەکە چەنجی نمەیە باشە ئەتوو بە خۆت لە هەفتەی چەند سەردانیان دەکەی یان لە ماگەش چەند سەردانیان دەکەی بەخوا جاروێ ئەو خارمە جاروێ بری هەفتە دوسێ زاتمەکنی زارش پێ وەڵام دوسێ مانگە ناسمەکنی مەقسەد پێی ناکرێ بینی هەموو خزمەکان ئاوا سەریان لێدە یان بەشەیان سەریان لێدەی و بەشەیان ئەگە بچمەسەکە هەموو خزمەکان ئارێ وەڵا ئارێ وەڵای هەموو فەرقیان پێ ناکەم زۆر باشە جاران بۆچی دیوەخانەکان گەرم و گورتر بوون لێ ئێستا دیوەخانەکان سادە بوون وەکو ئێستا ڕازاوە نەبوون بەڵام ئێستا دیوەخانەکان ڕازاوەن بەڵام میێوانی کمە خەڵک کەمتر لە دیوەخانەکاندا دەنیشی ئێستا حالەمەکە دری خۆشنی هەنجی دری خۆش بوو ئێستاکەت کەس دری خۆش نیە بەری وچی پێشان بی دری خۆش بی دری خۆش نییە ئەگە دری خۆش بی مانای تۆ گەڕی ونیە دەستێ مارە خزمان سەردانی برادری دەکەی بەزای کابرا دری خۆش نەبی وەڵی ناستە جیان باشە خەڵکی شێ دەڵێ دەسمە سەردانی خزمان کابرا ئەوەندەی تەمەشای تەلەڤزیۆنی دەکا ئەوەندەی تەمەشای موبایلی دەکا کەمتر قسەم لەگە دەکاتن پێشتوانە ئەوەش دیاردەچی ناشرینە کە میێوان دێ دەبی قسەی لەگەر بکەی وەیە ئەرێ وەلا زاروێتێ مارەشی دادەنیشی کابرا خەریکی موبایلە بەخوای ئەم لە ماری لە مار چوومە مارەشی کابراێک هات دانیشت ڕووی بەخوای نەیزانی ڕووی نەیزانی کابرا کابرا ڕووی ئاخیرەکەی کە ئاخیرەکە گوتی چۆ چوو گوتم کورۆ لە مێشە ڕووی سودەری کابرا خەریکی موبایلی مانێت دانیشتی لە ماری کابرای کابرا خەریکی موبایل هەتم ئەشێ موبایلی بکە زەینە سوود نامینی ئەتوو زانشکە ناچووکنی باشە مەرجامە بچینەکە نییە کە ئیلاویش بێتەوە سەردانی مە بکە یان دەکرێت ئەگەڵ ڕەنگە لۆی نەگونجێ ڕەنگە پێی نەکرێ
قەیسیەکە ینی ئەمە هاوچوی بکەین سەردانی بکەین سیلێ ڕەحم جێبەجێ بکەین ئێوەیە ئەرێ وەلاگەیش پێ نەکرا ئەتۆ هەڕۆکنی دوێ تاش بچەکنی ئەو هەمەزالی بی تۆ کرێت بەس ئەگەر جارێکی توێکنی ئەو ناتۆکنێت برێ وەڵا هیچ ناس چکەم چ مەکنەوەی ناسم بکنەی جارشکە معنای پێدوانی ئەگەر ئێمە زۆر بەگلەی بینەگەیەک دری ئەو خۆشەویستێ نامینێ ئەو محیبەتە نامینێ ناوەدە نامینی سلام علیکم سلام ورحمة الله مادی نەبی خير بيا خسر ساعة سلامت بیاخوا بابزانم پەیوەندی خزمەتی چۆنە بە قووەتە یان ئیتوش کاڵ بوویتەوە وەکو خۆم ناوەڵی من الحمد لله بەخۆتە هەر بە خۆم بەڕاستیت پێ برێم وەکو هەر کەسەی هەر ئینسانێک تەبعاتی خۆی هەیە لە ژیان وانە وەکو خۆم الحمد لله وڵی علاقەی خزمەتیم وەکو زەروریات خزمە لە پێشەکان زۆر بەقووەتە خزمی دووریش چکە خزمیش ئەوەی خۆی هەیە قیاساتی هەیە مەسەلە نێزیکەکان دەبینێت لە مام و لە پلک و لە ئامۆزا و ئەوانە خەتی بیداینە بڕێک لە پاشتر دەکەوتە خەتی ماری خارانن خەتی ماری خارانیش مچینە نقطەی فەرق بیتن دەرەجەی فەرق بی ئەوانی شار بە خزمی نێزیک دەڕوە بەس ئیدی کە بۆ بنعام و یان بە خارۆزا و پلگزا و ئەوی کە لە کوردەواری خۆمان پێی دەرێنیان سێ پژ لێ دوورە چار پژ لێ دوورە ئەوانە دەبینێتەوە بەس مناسەبات لە تازیەکان لە مەسەلەن لە نەخۆشیەک لە عملیاتەچی ئەگەر ئەوانەی دیکەم چینە ئێستا مارەمامەکانم هەفتانم هەیە الحەمدولیلا ئامۆزایەکانم مچینەگە هەفتانەشم نەبی دە ڕۆژزارێکمان هەیە ئەمن دێم ئەوان دەچن یعنی واقعی مەجای قەت مانگمان نەدایتێ برات هەیە الحەمدولیلا ڕێوەڵا هاتوچ لەگە برایەکەت بوو زۆر زۆر باش ئارێوەڵە بەتاکیید علااقاتمان زۆریش باشە هاتوو زیاتر دەچیە ئەو زیاتر دی وڵای هێتا ئێستا قیاسەمان نەکردێ ناو قیاسەمان نەکردێ بەخۆی بە واقعیت پێ برێ ژیان خی گەورە لەسەر ژیانی هەمووی لەسەر دەستی پیاویدانە ڕاستی ژنیش نیوەی مشتەماعی پێکدێنی بەس زیاتر پیاوە هەر سوڕێنەری ژیانە ئەوجا پیاویش ئەگەر معنای ناوی پیاوەتی لە قەلبی بوو گەلک نەچۆ بنبار و بنعەمدی ژنان و فکری لە قسەی ژنان نەکردەوە و قسەی نەهیناوە نەبرد و ئەو شتانەی لەکنە خۆی دروست نەکرد جێی نەدایێ مەشاکلەکانی دیکە دەبی گارەگارەکە لەسەر منداران گارەگارەکە قسەکە علا تعلیقەکە لەسەر شتەچی ژیان ئەوانە دەگەجێ نەدایێ ئیدیەت و علااقاتت بەردەوام دەبی گەرم و گوڕ دەبی تو پێ دوایە بەشێک لە کالبوونەوەی پەیوەندیەکان بەهۆی بەشێک لە ئافرەتانەوەیە هەر نەک بەشک کێشەی ڕئیسی ئافرەت ئێستا مشتەماعیمە دروستی کردیە بەواقعی هەنی ئەگەر ناخۆ خەرک بەو دەرەجەی ڕەشی لێک نابتەوە دوو کێشە هەبوو دوو کێشەی ڕئیسی هەنەکە تەسیری لە خزمایەتی ئەو مشتەماعیمە کردیە بەڕاستی ئەگەنا مشتەماعیمە مشتەماعی زۆر بە محەبەت بوو لەگەر یەکتری زۆر بە تێکەر بوو زۆر لێک نێزیک بوو بەس بەداخەوە لەو سارانەی بە دوایە دوو چش زۆر بە تەسیری ئەمن بازاری یەکەم نەرێم ئافرەت بە دەرەجەیەک پارە بوو پارەکە هات پارە بە لێشاو هاتنە ئەو مشتەماعی لە پاش 2023 لە پاش ساری 2000ەکان ئەگەرنا لە نەوەتەکان علااقاتی اجتماعی زۆر بەقوت بوو لە مابینی خزمان لە مابینی جیرانان لە مابینی علااقاتی برادەرایەتی ئەوانە بەقوت بوو بەس لە پاش 2000ەکان کە پارە زیادی کرد لێرانە خەرک هەمووی پارەکەتە ناو هەموو مارەکان و بە زیاتر لە قیاسی خۆمان کەتە دەستمان زۆر تەسیری لە علااقاتی اجتماعی و لە خزمایەتی کرد و ژنیش دەورێکی ڕئیسیان هەبوو بەڕاستی ژنیش لە مۆدیلاتی ئێستا ئەو مۆدیلی ئەوجل مۆدیلی ناوماری بگرە مۆدیلی سیارێ بگرە مۆدیلی خانی بگرە مۆدیلی ساعەتە سەفرەکانیان کردووە مۆدیل سەفرە لۆفران هاوینە هەواری لۆفران منتیقەی لۆفرانجی ئەوانەش یعنی بەڕاستی کە دەبتە منافەسە کە بووە منافەسە ئیدی علااقاتەکان لە جارێک لە دووان هەندێک دێک سار دەبی بەس الحەمدولیلا ئێستا نەگەیشتە مارێمەوە کەواتە بوونی پەیوەندیەکی بەهێز لە بینی خزمەکان وا دەکا خۆشەویستی زیاتر بی لە نێوانیاندا بەتەکید خۆی
باشتە چی بەبرای خۆ مرێ خۆی ئینسان خۆی گەورەکە خەڵقی کردی ئینسان کائینەکی ئیجتیماعیە کە کائینەکی ئیجتیماعیە بەتەنێ ناتانی بژی ئێستا ئەمن ئەتوو هەریەکێک لەو مجتەماعی بیبە لە غرفەشی داینێ با خواردنەکی باشی لە پێشبی با شمەکەکی باشی لە بەربی بە هەموو شتێکی لە متەوەفرکە لە ژوورێکی لە خانێکی گەورەکە کە با لە خانێکی 300 متری دابی بەتەنێ بوو شێت دەبی معقد دەبی بەکەلک ناو مجتەماع نایە بەکەلک ئەوەی نایە ئەتوو دوو قسەی خۆشی لەگەر بکەیت دووشتی لێ فێربی هەموو شتەکان بە تەعەسوب و بە تووڕندڕەوی و بە هیچی و بە ئەوە لۆ دەردەبڕی مەز ئەو ئینسانانەی کە تێکەرە زیاتر ئیجتیماعینە ئەوزە چ لە ڕێی خزماتی چ لە ڕێی برادەرایەتی ئەوانە مچینە هەندێک سادەترن ئاسانترە ژیان لەگەریان خۆشترە بە پێکەنینترە گەشتبینترن ئەوان زۆر ڕەشبینن خۆش نییە خی گەورە ژیانی بەشێک لە ژیان لەزەتە ڕاستە واجباتی تێدا ڕاستە مەسئولیتمان لەسەر ڕاستە لێ پێچینەوە هەیە ڕاستە ئەو شتانە هەمووی واقعەتە بەس پاش ئەوانە لەزەتیشە ئەم دوو قسەی لەگە تو دەکەم تەبی پێکەینێک لە بینمان بێ ونیە بەس بە هیچی بە معقەدی ژیانەوە خۆش نییە بابزانم ئێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆن دەبینی؟ پەیوەندی کۆمەڵایەتی ئێستا لەگە جاران فەرقی زۆرە زعیف بۆ جاران خزمایەتی توشتی و هەیانی پەرەی هەبوو وارم دەچوی و یەک دەچوە سەفەرەچیانی خزمایەتی زۆر پەری دەستان یعنی سەردانی گلیان لێک دەکرد بە ئێستا ئەو شتە نمایە پێشتی سەردانی باشتر پێشتان زۆر باشتر بوو لە ئێستا ڕۆژ بە ڕۆژ سلێ ڕەحم کەم دەبی ئێستا لە بەرچێ لە بەرچێ بەرچ مەسەنە زۆر شێ مەسەن نەبوونیە ئەو مۆبایل و شتە و تەرجیبانە ئەوە هەنا کەم ڕاتبی ئەوانە هەموو تەسی دەکاتن مەتەنە جاران دەچوی میێواندار ئێستا میێواندارەکەی کە دەچی وەکو جاران نییە دەبیات فکردێکە دێ بچە و ماڵێ مەتەنم و مەعاشی لێ خۆینی و مەسفیی لەسەر بکەم گران ڕادەوەستی سیلێ ڕەحم کەم بوو بژێوی ژیان دەوری زۆری شەویشی ئەو مۆبایل و بژێوی ژیان دەوریان زۆرە و ئینسان سیلێ ڕەحمیشی ڕۆژ بە ڕۆژ کەم دەبتەوە باسی مۆبایلت کرد باشە لە بەرچی ئەخە مەزغوڵە خەڵکە بە فەیسبوک و بە شتۆق جۆداتی و تەماشا دەکە و ئەتو دەڵێ مەتەن ئەوڕۆ لە فەیسبوکی ئەوم جۆ لێ لۆ ناکەی لە خۆت وەویش فێر دەکەی لە خۆت تاسی دەکا یان نە جەماعەتی چدانش لە میوانداری دەبنی میوانت هاتیە خۆت بە مۆبایلی مەشغوڵ دەکەی ئەوەش نابیتن ئەوە دەوری تاسیر هەیە احتمالە شک دەکە دیارە حەز ناکە بێمە ماڵیە دەڕواتن باشە جاران دیوەخانەکان سادە بوون بەڵام خەڵکی زۆر تێدا بوو قەرەبارق بوو ئێستا دیوەخانەکان ڕازاون بەڵام خەڵک نییە خەڵکەکە نیە لۆ لە بەچی مەتەن چی جاری جاران نیە مەتەن ئەمن مەتەن دیمە ماڵت مەتەنەن جاران بە ڕەحابەی سەر دۆرم دەگرت بەس ئێستا مەتەن هەیە نەفسی هەیە لە خەڵک عایلەکەی تەماشای خزمی خۆی دەکە بە نەوە ئەچتکە هەستان و دانیشتن جرگ لەبەرکردنی پێشان و ئێستاش فەرقی هەیە ئەدی کودەت هەریوەڵە جارە سەرپۆش و ئەوانم ئێستا هەر احتیادی و مەتەن دەبینی بە تەرکس دەچی ئەگە ئافرەتە ئەگەر کچە یان دانیشین ئەو میوانێژ دێن مەتەن نەفس چییە جاران وها نەبوو جاران بەسەر پۆشی بەهات هەر دەنجایە ڕووی کچەکە یان ژنەکەی کووە ئێستا هەموو تێکەڵن ئەدی ئەوانە سلااو لێبێت خۆش بیا خەرسپاسەکەم دەپرسم ئێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆن دەبینی ئایا بەهێزەوەکو جاران وڵی ئەمێنەوەی دەبینم ئێستاکە پەیوەندی کۆمەڵایەتی زۆر ئەوە بووە بێهێز بووە و مەسلەی ئەوەش خەڵک ڕەحمی کەم بووە خەڵک یانیزی بێ خەلکی ناسووتێ پێشان زیاتر بوو لۆ ڕەحم کەم بووە لە بەرچی نازانم پێم مەسلەی مادە پەرستێکە وای لێ کردیە تەسی لەلایەنی ئەوەی کردیە لەلایەنی کۆمەڵایەتی و لەلایەنی برێن بەزەی وشتیوە ینی خەڵک هەرغادەدا پارێ خرکاتەوە خەڵک زیاتر ئێستا بەر زۆربەی خەڵک نارێم هەموو سەتاسەد بەس خەڵکەکی زۆر مەبەستی مەسن پارە پەیداکردنەوە ئەوەیە پەیوەندی کۆمەڵایەتی کەم بووە سەردان وشتیوە کەم بووە بەزەی کەم بووە کوڕ هەیە ماوەی 20 ڕۆژی سەردانی داک و بابی نەکردیە ئەم زۆر جارەوە درێم ئەو پێشکەوتنی تەکنۆلۆژیای زەربی لە دوو لایەندا لە تەندروستی ئینسانی و لە علاقە ئیجتیماعی لە پەیوەندی کۆمەڵایەتی پۆندی کۆمەڵایەتی زۆر بۆ ئێستاکە وەکو پێشەن نمەیە جاران خەڵک سەردانی خزمی دووری دەکرد سەردانی بێگانەی دەکرد ئێستا وەکو خۆ دەڵێ کوور لەگە بابی 20 ڕۆژێکتیان نەدیتە داک و باب ینی ئەو ڕۆژێ برادەرەکەم دەگو کوڕەکەم جیرانمانە دەگو 20 ڕۆژە نەبییە یان دوسێ مابینیانە بوو ڕاستە ئێستاکە پەیوەندی کۆمەڵایەتی زۆر ژاویش ئەوەی خەڵک زیاتر ڕوو لە مادەیە زیاتر هەموو خەڵک نارم هەموو خەڵک بە 180 خەڵک بە دوو مادەیەوە وێلن زیاتر باش ئینسان ئەگەمارێک خۆشێبی سیارێکی باشیەبی خۆش موچەی باشیەبی
ئەگەر پەیوەندی خزمەتی نەبی علاقەی لەگە دەوروبەر نەبی ئەو ژیانە ستامەچی هەیە ئەمش وا پێم وایە ئەم پێم وایە ژیان ئەوەی ئینسان لەگەر خەڵکی لەگەر خزمی خۆی لەگەر دەور و پشتی لەگەر ئەوانە علاقی هەبیتن دانیشتن هەبیتن ئەدی ژیان سیکاکە تو لە ماری دانیشتن لە چوار دیواران و با پارەت هەبیت پارە خۆ بەختیاری دروست ناکە پارە قەنەعات ئەو دروست دەکات دەچی سەردانی خزمەت دەکەی دێەوە درت خۆش بووە لە بۆرەوەی پەیوەندیەکەت گەیاندیا و ئەو کەسی سەردانیشی دەکەیت دەرونیان نەفسیانەت و مرتاحی ئینسان یەک لەو بوونەوەرانەیە کە بەکردنی ئیشی باش دەرونی ئەوە مرتابیان دەرونی ئاست بەکردنی ئیشی باش سەردانی خزم و کەس و برادر ئەوەش یەک لە ئیشە باشەکانە لەبان ئینسان دری پێ خۆشە بێت ئاین پیرۆزی ئیسلامیش زۆری خەڵکان داوە هەتا یارمەتی یەکدری بدەنی سەردانی یەکتری بکەن ڕاستە سەردانیەوە لای پێویستەکانی ئەوەیە ینی ئەوانەی ئیماندار و بڕۆیان بەخۆ بە ئاوی نوشتەکان هەیە ئەوانە زیاتر پابندن بەو شتانە باشە باسی سوۆسیال میدیات کرد باسی تۆڕە کۆمەڵایەتیەکانت کرد ئەوانە دروست بوون هەتا پەیوەندیەکان بەهێز بێ بەڵام بۆ خەڵکی ئێمە وەی کرد کە پەیوەندیەکان نازم من نارم ینی پێشکەوتنی تەکنۆلۆژیا زۆر زەربەی لە مەسەلەی پەیوەندی کۆمەڵایەتیدا نام مەسەمەلەکە چیە مەسەلەکە ئێستا پێداویستەکانی ژیان زۆرن نازم ئەوەیە خەڵک دەوێت زۆر غاردا بگاتێ پێشان وانە بوو پێشان پێداویستی ژیان کەم بوو یعنی ئێستا دەسێ مارەی بەدەیان شت هەیە کەمالیاتێش وان نییە یعنی زۆر شت پێویست نەبوو پێشان کابرا لە بادەک و بالیفە و زیازمەشیان بەزوو شتێکی باش بەبیری نامەوە دەبینین زۆر دیقەتی ڕسمەکان دەدەمە و تەمەنەم نییە بەڵام دەبینیم دیوەخانەکان زۆر سادە بوون بەڵام پڕ بوو لە خەڵک ئێستا دەبینم دیوەخانەکان هەموو ڕازاوەنە بەڵام خەڵکی تێدانی مەرمن لە دەشتێ بوو ینی لە گوندی بن ئەو شەستەکان ئەمە بیرم دێ شەوانە مەسەرەن خزمەکانی بابم برازایەکانی ئامۆزایەکانی بابم زەلامەشی تەمەن و ئۆدر و داهاتن نەکرەمەدا دەنیشتە ڕاستە تەلەڤیزیۆن شتیوانە بوو بەس دانیشتە تا سعات هەنجینە سعاتی عربی بوو سعاتی عربی ئیشە لە سعاتێک و چارێک بانجێدا ئیشان نیە هەتا سعات سێ و چاری شێودا دەنیشت لەکەم بابم قسەی خۆش و بەسەر هات و ئەوشتانیان دەکرد هەر کەس سۆمارە خۆ کوڕەکانی ژەجێ و عەمدی بابیان بوون دادەنیشتن لە خەڵک مستەوای ژیانیش خراپ بوو باش نەبوو هەر ئەوە تێ بخۆ بڕۆشی زۆر بەسیتی هەبوو وچ ئێستا نەبوو ئێستا خەڵک بە زۆری ئەوەی باشە ژیانی باشە هەنی وانی بری بەجارێکی وها زۆر ئەوە بیتر باشە کۆتا پرسیاریشم ئەوەیە پێشتوانی بەشێک لە خزمەت دەوڵەمەندەکان سەردانی خزمەت فەقیرەکانیان ناکەن ئێستا با ئەوشەیە ئەو شتێکی دەبینەوە پێشان فەقیر دەورەمەندی خۆش دەویست دەورەمەندش فەقیری خۆش دەویست ئێستا فەقیر دەورەمەند ڕشی دەورەمەند دەورەمەند ڕشی لە فەقیر دەبتەوە یعنی ئەو حاوە هەیە پێشان کابرا دەورەمەند جیرانەکەی فەقیر بوو لەوانەیە ڕۆژانە شیویان دەبێت هێواران شیو لێ دەدرا شیویان دەبێت یان کابرا ساعت مەڕ ماسی دەدا یان کابرا مەڕیش نەبە دەورەمەند فەقیری خۆش دەویست فەقیریش دەورەمەندی خۆش دەویست دەیگو ئەو خوا دایتێ یعنی حەق دوشتی وای بەرامبەر نەکرد ئێستا کە دەرێک کابرا شەی بوو ڕەناوەستی یعنی شەی ئەوە ڕاست ئەو هەیە ینی جارێ دەڵێن ئەگە ئەو جارەکات ئەمیش دەبی جارێک بستمەوە ئەو جارێکی ئەمە ئەوە پێدەن دەستەوە هەر کەسێک بەدەستەوە ئیش بکە نابتە پیاوە پێ درێ ئەتو خزمەکە جارەکات ئەو پێ نەکرا جارشکە بڕۆ وانەشانی ئەتوان ئیشێویەبی لەوانەیە حوزەشی مەشروعیەبی ئەوەی بەدەستەوە لەگەر کەس بکاتن ئەوە نابتەسێ بەڕێ من وایە ینی ئەتو برێ ئیلە ئەجەبەی جارێک بێ ئەمیش جارێک بسم ئەوە لەکنە من مەرفوزە ئەو شتانە کابرا برا خزمە برادرە ناوسیارە لەوانەیە ئەمن ئیمکانەتم هەیە لەوانەیە مەجالم هەیە فراغم هەیە دەتوانم سەردانی بکەم ئەگە ئەو نەشی خێریە ئەگەر چ لە گۆڕێ نەبی بەس ئەگە خۆی پێی لە من گەورەتر بی لەسەر ئەو ئاساسەی نەخێر ئەگەر جارێکی دەیان نێتم جارێکی ناس ئەگەر بەسەر گەورەی بی دەپرسم ئێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆنن ئایا خەڵکی هاتوو یەکتری دەکات بەگشتی تۆڕە کۆمەڵایەتیەکان وایان لێکردیە شیرازەی خێزان هەر پسرایە نەک هامشۆ و ئیلاقە و خزمایەتی و کەسایەتی هەرنەمایە بە هیچ شێوەک دوێ ئەوە خەڵک بە فریای خۆی ناکەوی یعنی بژێوی ژیان ئەوها قرس بووە خەڵک فریای خۆی ناکەوی هیچ تۆڕە کۆمەڵایەتیەکانیش سەرباقی ئەوەی یعنی بە هەموو شێوەک سانسۆر لەسەر پەیجەکان نییە خەڵک شتی بڵاو دەکاتەوە یعنی وای لێ هاتیە خەڵک لە مارە سیقەی بە ماڵ و منداڵ و خزم و کەس و کارەکەش خۆشی نەمایە گومان لۆ دروست بیتن بە عام گومان دروست بووە هەر نەک دروست دەبێ هەر بە عام دروست بووە یعنی وا لێ هاتیە یعنی ئەو پەیزانەی کە شتی خراپ بڵاو دەکەنەوە
هیچیان لەسەر نییە وەرە بڕۆت و ڕسممەی شتەشی بڵاوکەوە یەکسەر بلۆکت دەکەن دەیسوێنن ئێوارە پیجەکە فەیسبوکەکەی تو سوتایە بڕۆ محکەمەکان بڕۆ داواکاری گشتی بڕۆ تەمەشاکە بڕۆ سەرڕای ئەوە بڕۆکن پارێزەرەکان پرسیارکە بزانە شیرازی خێزان هیچی نەمایە دوێمیێشان خەڵک سەر بەخۆ بیان و لە یەکدی دەدینێتەوە بیان و لەوەی دەدینێتەوە کابرا 20 ساڵە هاوسەری هەیە ئێستا بیان و لە پیاوەکەی خۆی دەدینێتەوە یەک داوای ئەوەی دەکا کە دەرێ دەبی ناوماڵم لۆ بگۆڕی یەک داوای مۆبایلی زۆر بە مواسەفات و گرانبەهای لە پیاوەکەی خۆی دەکا یعنی خەڵک وای لێ هاتیە لە بژێوی ژیان لەو سەردەمەی وای لێ هاتیە هیچ پێڕاناگەی بە خۆت ڕناگەی ژیان بەو زۆرەی لێکردە بەو شوازە لێ خۆشی نەمایە هیچ ژیان خۆشی تێدا نەمایە بە هەموو پێوەرەکان ژیان خۆشی تێدا نەمایە لەو شارەی بگەڕێ لەو سەری لە ئەو سەری کەسێک نادینی زەردەخەنەشی لەسەر لێوی بێ هەمووی لە شەڕ و لە ئاژاویدایە یعنی خەڵک سەردەمانێک بووە من بەبی ینی خۆم لە خۆم کرێکاریم دەکرد ڕۆژە حتا لە بەیانیەوە هەتا ئێوارێ کرێکار بووم کە دەسومەوە فانۆسێکمان هەبوو برا خوشکەکان لە دەوری یەکدی خڕدەبووینەوە پێکەنین و خۆشی و لەزەتەشی ژیانی تایبەتی هەبوو ئێستا ئەوە نەمایە ئەو هەموو تەکنۆلۆژیایە شتی پێشکەوتووە کەس دڵی خۆش نییە خۆشی نەمایە بە هیچ شتێک هەر خۆشی تێدا نییە لەو سەری بۆ ئەو سەری لە کەسێکم بپرسە برێکا کە ژیان مانای خۆشی تێدا مایە تێدا نییە چی بەرپرسە لەو بدۆخە زەکات چێ بەرپرس نییە هەموو خەڵک بە حکومە سەرڕای ئەوەی لەسەر هەموو کاتێک حکومە بەرپرسە 3 مانگ مەعاشی وەرنەگری کە ئابرا ڕووناچی چ لە چاویدا دەبینی بە 3 مانگە مەعاشی وەرنەگرم بچمەوە مارێ مارومدارەکەم خەریکە دەرمکەن هەر خواخوام لێ بچمەوە مارێ خەڵک کە پارەی پێ نەبوو ژیان بەچیەوە بە پارەوە خۆشە ژیان ئەگەم پارەم پێ نەبێش چ بکڕم لەو سەری بۆ سەری خەڵک دەگەڕێ و دەسوڕێ هەمووی هیچی دینارش لە باقەری نییە هەزاران گەنج خۆی بەو ئاو و خۆی خنکان لە ناو ئاویدا لە بە بێپارەی ئەو وڵاتی بەجێهێشت تامولەتی چیمە هیچ ئاسۆیش ڕوون نبینی وڵام من ڕۆژی ڕووناک بە شەودا دەبینم ئەجا دەبی خوای شەوەکە چۆن بێ خۆم لە خۆمەوە هەمە ڕووناچی چی خۆشی و لەزەتی چمایە لە وڵاتی هەزار جار بەداخەوە زۆر جار هەیە ئیسانەکان ناخیان ئەوەندە پڕەشتیان لە ناخیدا هەیە بەڵام ناتوانن بیڕێن کەس دەکەم زۆر شتێ لە ناخت بەس وڵا نەک ئەمن هەموو خەڵک شتی لە ناخیدا هەیە هەموو خەڵک ڕوخایە بەڵام ئەوەی لە ڕوبەڕوو دەیرێ و ئەوەی ڕوبەڕوو بەڕواڵەت قسان دەکات زۆر شتیکەی لە دواوەدا هەیە وادارم ڕاستە بارودۆخێ ناخۆشە بەڵام ئاواش بە یەکزاری بێ ئومێد مەبی یعنی ئینسان ئومێدێکی وایە بۆ خۆی دروست کات چکگەر نەهدەڵێ بە گەنجی پیر دەبی ناخۆشی دەبینی زۆر ڕاستەوانە هەیە ناخۆشیە ئینسان کە 3 مانگ مەعاشی وەرنەگربێ ئەوەشیان ڕاستە بەڵام نمونەشی جوانەتی ناوە گوتت ئەمن کرێکاریم دەکرد ئێواران فانۆسێکمان هەبوو دەکرێت ژیان تۆزێک بە سادەیی وەربگرین تۆزێک لەزەتی لە بۆ بگەڕێنینەوە هەموو ژیان یعنی سەرتاپەی بەشەریەت خوای گەورە لەو سەردەمی ئادەمی دروست کرد ڕووناچی لە ئادەمدا نەبوو بەڵام حەوا کە دروست بوو خوای گەورە ڕووناچی دروست کردیا لۆ ئادەمیش باشە ڕووناچی بەوەیەوە یعنی ئەمە ئەو سەردەمە کە ئادەم ڕووناچیەکی هەبووە وەنیا ئێستا خەڵک چاوی لەوەی نەمایە ڕووناچی هەبێ و یان نەبێ هەر بەعام ڕووناچی کوژایتەوە لەبەر چی لەبەر 3-4 هۆکارە یعنی یەکەم بێ ئیش و کاری وای لەو خەڵکەی کردیە مەویز بووە ژیان نەمایەکە وەرە بەس پێم برێ ئەوە یەک دوو متمانە نەمایە لە نەعبێنی تاکەکانی کۆمەڵگادا هێزم متمانێک نەمایە 195 کەس متمانەی بە یەک دیمایە شتەشکە یعنی سەرتاپای ژیانی ئینسانەکان ئەوڕۆ ڕێز و حرمەتم بۆ هەموو خەڵکێک خەڵک ڕازگۆنیە لەگەر یەکدی ڕوبەڕووبەت و بدەڵێ برامی چاومی کەسمی کە چی تەمەشا دەکەی بە شێوازە چکەوانیە ئەو کەسانە یعنی کە باسی خۆشبەختی و خۆش گوزەرانی ئەوەی دەکەی هیچی ئەسلی ڕاستی نییە بەڵێ ئەزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشی لە وڵاتیانی شاری ئەولێر بوو بەداخەوە ئێستا پەیوەندیەکان وەکو جاران نەماوە جاران دیوەخانەکان گەرم بوون خەڵکی داهاتن سەردانی یەکدریان دەکرد دیوەخانەکان ڕاستە سادە بوون بەڵام بە هاتوو چۆکردن و بە سەردانیگردن خەرەبارق بوو گەرم بوو پەیوەندیەکان بەهێز بوو خەڵک کاتێک یەکدری دەدی زۆر دڵخۆش بوو کەیف خۆش بوو بە دیتنی یەک خۆشحاڵ دەبوو وەکو ئێستا قسەیەکی نەدەکرد لە ڕوت و وەکە پشتی شتێ کرد قسەیەکی دیکە بکە بەڵکو
هەمویان بە دڵخۆشیت و دڵخۆش دەبوون بە ناڕەحەتیت و ناڕەحەت دەبوون بەداخۆ ئێستا لە ئاهەنگەکان لە بۆنەکان خزمەکان یەکتری دەبینن هاتوچۆ یەکتریەکە زۆر کەم بووە خەڵک زۆر کەم هاتوچۆ یەکتری دەکات هیوادارم پەیوەندیەکان بەهێزتر بکەنەوە ژیان ئەوەندە ناهێنێت کە خۆتی بۆ ماندوو بکەیت ئەگەر خۆشترین خانوتە بێ ئەگە باشترین ئۆتۆمبیلێتە بێ ئەگە باشترین موچەتە بێ ئەگە باشترین پلۆپایەتە بێ کە خزم و کە سوکارت نەبێ کە دڵخۆشی دەوروبەرت نەویست چ سوودێک چ ئیسفادەیەک لەم ژیانە دەکەیت تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان